سڵاو ئەم کاتتان باش هەواڵ کولتورەکانتان پێشکەش دەکەین و سەرەتاش سەردەڕەکان. لە پرۆژەی یاسای بودجێ ئەم ساڵدا بودجەی چالاکی و پرۆژە ڕۆشنبیری و هونەریەکان کەم بۆتەوە. ژیانی شازادە ویلیام و کەیت میدڵتن دەکرێتە فیلم. دووبارە سڵاو. بە بەراورد لەگەڵ ساڵانی پێشوودا بڕی خەملێنراوە بۆ چالاکی و پرۆژەی ڕۆشنبیری و هونەری و کولتوری لە پرۆژە یاسای بودجێی گشتی ئەم ساڵی هەرێمی کوردستاندا کەم بۆتەوە. وەزیری ڕۆشنبیری و لاوانی هەرێمی کوردستانی ڕای دەگەیەنێت هۆکاری کەمکردنەوەی بڕی خەرجی ئەو پرۆژانە بۆ ئەوە دەگەڕێتەوە کە حکوومەتی هەرێم لە بەرنامەی کاری ئەم ساڵیدا ئەو لەوەیەتی داوەتە چارەسەرکردنی کێشەی کارەبا. ئەندامێکی لەژنەی ڕۆشنبیری و پەیوەندیەکانیش لە پەرلەمانی کوردستان دەڵێت لە راپۆرتی خۆماندا بۆ سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان پێشنیارمان کردووە کە ئەو بڕێی بۆ پرۆژە و چالاکیە هونەرەکان خاملێنراوە وەکو پێویست نییە. لە ساڵانی ڕابردوودا لە بودجەی گشتی هەرێمی کوردستان بڕێکی زۆر بۆ چالاکی هونەری و ڕۆشنبیری لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە تەرخان دەکرا و چەندین چالاکی بە ناونیشانی فیستیڤال و کۆنسەرتی مۆزیک و نمایشی شانۆی و پرۆژەی دیکەی ڕۆشنبیری و ئەدەبی ئەنجام دەدرا و زۆر جاریش بەرهەمی کرچ و کاڵ و لاوازیش لە ناویاندا بەدی دەکرا. لە ئەمساڵدا ئەو بڕێی کە بۆ ئەو پرۆژانە خەملێنراوە بەڕای هونەرمەندان و ڕۆشنبیران وەکو پێویست نییە. وەزیری ڕۆشنبیری و لاوانی هەرێمی کوردستان ڕای دەگەێنێت کەمکردنەوەی ئەو بڕێیە لەلایەن حکوومەتی هەرێمەوە بۆ ئەوە دەگەڕێتەوە کە لە هەولی دابینکردنی کارەبای بەردەوامدایە بۆ هەرێم و بەتەنهاش ئەو بڕێ لە بودجەی وەزارەتی ڕۆشنبیری کەم نەکراوەتەوە بەڵکو وەزارەتەکانی دیکەشی گرتووەتەوە. هەموو وەزارەتەکان لە بودجەی ئیستثمارەکان بەشێکیان تەرخان کرد بۆ ینی کەم کرایەوە بۆ خزمەتکردنی بواری کارەبا لەوانەیە پشتی شێر بە هەندێک وزارەتی تر کەوتووە بەرە وزارەتی ئاوادانکردنەوە یان کشت و کاڵ. ئەندامێکی لێژنەی ڕۆشنبیری و پەیوەندیەکان لە پەرلەمانی کوردستانیش دەڵێ ئێمە وەکو لێژنەکە تێبینی و سەرنجی خۆمان خستۆتە ڕوو بۆ سەرۆکایەتی پەرلەمان و ئەو بڕێی کە لە پرۆژەی یاساکەدا هاتووە بەڕای ئێمە وەکو پێویست نییە. بەتاکێت وەکو پێویست نییە چونکە وەزارەت ڕۆشنبیریش دیارە هەمواری ڕۆشنبیری لە خۆگرتووە هەمواری لاوانی لە خۆگرتووە ینی بواری وەرزشیشی لە خۆگرتووە. ئەندامێکی ئەنجومەنی سەندیکای هونەرمەندانی کوردستانیش ڕای دەگەێنێت کەمکردنەوەی ئەو بڕە خەملێنراوە بێگومان کاریگەری دەبێت لەسەر بەرەمێنانی پرۆژە جیاجەکانی بواری هونەری و کەلتوری لە هەرێمی کوردستاندا. حتمما کاریگەری دەبێت بەڕاستی پێویستە لە بودجەدا بەشێکی هەرە گرنگ بخرێتە نێو پرۆژە و چالاکی و جمزۆلی هونەری. چالاکی جواجی یەکێکە لەو بوارە گرنگانەی کە هەرگەلێک و پێکاتێک بە کەلتورە تایبەتمەندەکەیەوە پێی دەناسرێتەوە و گەلی کوردیش وەکو گەلانی جیهانی بە دەرنەبووە لە بەرەمێنانی شاکاری هونەری و ئەدەبی و ڕۆشنبیری. سەهین موفتی NRT هەولێر. هەزار خۆری درەوشاوە ناوی نوێترین ڕۆمانی ڕۆمانۆسی ئەفغانی خالید حوسێنیە کە ئازاد بەرزەنجی لە زمانی ئینگلیزیەوە وەریگەڕاوەتە سەر زمانی کوردی. ڕۆمانەکە باز لە ژیانی کچێک دەکات لە وڵاتی ئەفغانستان بە شێوەیەکی گشتی نیگای خستۆتە سەر مێنێتەکانی ڕەگەزی مێینە و لە وڵاتەی ساڵانێکی دوور و درێژە بەدەست جەنگی ناوخۆ دەناڵێنێت کە لە ناوەڕاستی نەوەدەکانی سەدەی ڕابردوو بە باڵادەستبوونی بزوتنەوەی تاالبانی توندرا و کۆتایی پێهات. بۆ قسەکردن لەسەر ئەم ڕۆمانە و هۆکارەکان هەڵبژارنی ئەم ڕۆمانەکە ئێستا ئازاد بەرزەنجی وەرگێر لە ڕێگەی هەڵی تەلەفۆنەوە ڕاستەخۆ لەگەڵماندەیە. کاگازاد ئەم کاتت باش؟ هەموو کاتێکتان زۆر سپاس. کاگازاد بارەوە دەست بکەم کە سەرتا پرسم هەڵبژارنی ئەم ڕۆمانە بۆچی؟ ڕاستیدا هەڵبژاردننی کارێکی ئەدەبی یا ئیبداعی لەلایەن وەرگێڕەوە بێگومان کۆمەڵێ هۆکاری لە پشتەوەیە. توانم بڵێم گرنگترین هۆکار بەنسبەت منەوە ئەوەیە کە ئەو واقعە مێژووی کە ئەفغانستان و گەلی ئەفغانی کا تێپەڕیوە لە زۆر پنت و خاڵ و قۆناغا نزیکایەتی و بڕینگەچوونێک هەیە لەگەڵ مێژووی ئێمە هەر بۆ نمونە لە شەڕی ناوخۆیانەوە بگرە تامل بلانی نێوان هێز و ئەحزابەکان بەدینی و بە ڕاست و چەپۆ لە ئەفغانستانە و هەروەها بارودۆخی مرۆیی و مافی مرۆڤ لەو وڵاتە و پاشان دیسانەوە دۆخی ژنان و مناڵان لەو وڵاتە لە ئەفغانستانە هەبە دەمانە هەمووی هۆکار بوون لە پشتی ئەوەی کە من ئەو کارم هەڵبژاردووە لەبەرەوەی من پێم وایە کە
گەلێک ئازار و ژان و کێشە و گرفت هەیە کە دوجار یعنی وەکو خێڵێکی ئینسانی گرێتەوە بە ئەفغانەکانەوە. بەڵێ مامۆستا ڕەنگە زۆرێک لە خوێنەرانی کورد بە باشەیەکی خالید حوسێنی نەناسن و لەگەڵی ئاشنا نەبن. دەتوانین بە کورتی پێناسەیەکی ئەم نووسەرمان بۆ بکەیت و دیارەترین بەرهەمەکانیمان پێ بڵیت؟ ئابەت خالید حوسێنی خۆی گەنجە، ینی بڵێن نووسەرێکی گەنجە، ساڵی 65 لە کابول هاتوۆتە دنیاەوە. ئیتر هەر مناڵیشی هەر لەوێ بەسەر بردووە و هەر لەوێ کەڵەن کابول شارێکی پڕ لە زانکۆ و مەڵبەندی ڕۆشنبیری و سینەما و قوتابخانەی تێکەڵ بووە لەو کاتانە. گەلێ هاوێنە هەواری ینی سەیر و سەمەرەی لێیە. بە هەر حاڵ خالید حوسێنی تا هەشتاکان لەوێ ئەخوێنێ. دوجار لە سەرەتای هەشتاکانە وابزانم هەشتایە ساڵی هەشتایە لە کاتی پەتای کۆمۆنیستەکانە ئیتر لەوێەوە لەگەڵ خێزانەکە ئەوێ ژیان بەرەو ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا. لە کالیفۆرنیا خالید حوسێنی لە بواری پزیشکیا درێژە بە خوێندنیە و دیسانەوە لەوێ نیشتەجێ ئەبێ و ئیتر لەوێ دوو ڕۆمان ئەنووسێ کە زۆر دەنگەنەوە. یەکەمیان ڕۆمانی کۆلارە بازە. مامۆستا ئەم نووسەرە لە جیلی کۆنە یا تازە؟ عەرزم کردن لە جیلی تازەیە، نەوەی نوێن، چونکە ساڵی 65 لەدایک بۆەوە ئێستش بەردەوامە لە نووسینە و هەر ئەو دوو ڕۆمانەشی نووسیوە کۆلارە باز کە لە ساڵی 2023 بڵاوبووەتەوە و هەزار خۆری درێوشاوە کە چەند ساڵێک لەمەوە ساڵی 2007 بڵاوبووەتەوە و بە ملیۆنەها نوسخەیان لێفرۆشراوە چ لە ئەوروپا. مامۆستا ئەم ڕۆمانە بە زمانی ئینگلیسی دەنگدانەوەیکی زۆری هەبوو، وەک وەرگێڕی ڕۆمانەکە بۆ زمانی کوردی پێت وایە هەمان پێشوازی لێکرا؟ ڕاستیدا ئەوەیان من ناتوانم بڕیا لەسەرەوە بم، بەڵام ئەوە کرێ و پرسیارە ئاراستەی کتێبخانەکان و کتێبفرۆشیەکان بکرێ و خوێنەران بکرێ، بەڵام ئەوەندەی من ئاگادار بووم و هەندێک دۆست و هاوڕێ خوێنیانەتەوە حەقم کردووە، ینی کارەکەیان پێ باش بووە، ینی وەکو کارشی. ئاستی ئەو ڕۆمانە لە چا ئەو ڕۆمانە کوردیانەی دەست بۆ واقعیە کۆمەڵاتەکان دەبن چه جیاوازێکی هەیە؟ پێت وایە ڕۆمانی کوردی بە هەمان جورئاتەوە توانێتی دەست بۆ کێشە کۆمەڵاتەکان بەرێت؟ لە حقیقەتا ینی ئێمە بڕین بەگەرک و بەراورد بکەین، ئەتوانم بڵێم لەوە ڕۆوە ئەو بەراوردە بکەین. ئەو کارە ساتانە ئەو مەرگە ساتانەی کە لە ڕۆمانەکەی خالید حوسێنی ڕەنگیاوەتەوە ئەشێ ئێمە مەرگەساتی گەورەتریشمان دی بێ و کارەساتی گەورەتر لە مێژوومانە ڕوویدا بێ، بەڵام خالید حوسێنی دێ ئەم کارەساتە تەحویل دەکات بۆ ئیبداع بۆ کارێکی ئەدەبی بەرز، بەڵام بەداخەوە ڕەنگە تا ئێستا ئێمە زۆر کارەساتی گەورە هەبێت لە مێژووی نوێشمانە بە کیمیاباران و کیمیابارانی هەڵەبجە و بە ئەنفال و بە کۆڕۆ کە تا ئێستا ڕەنگە نووسەری ئێمە نەیتوانی بێ حەقی خۆی باتێ لە ڕووی هونەریەوە لە ڕێی ئەدەب و هونەرەوە. بەڵێ زۆر سپاس بۆ تۆ کاک ئازاد وەرگێڕ و نووسەر کە ئەم شۆ لەگەڵمان بوویت. زۆر سپاس. بۆ پاراستنی کەلتور بە نیشتیمانەوە قوتابخانەی هونەری هاوکاری فیستیڤاڵی دووڕۆژەی کللتوری لە هەڵەبجە ساز کرد. لە فیستیڤالەکەدا هەر سێ بواری شێر و فیلم و فۆتۆ پێکەوە کۆکرابوونەوە، تێدا کەڤاڵێکی هەمەڕەنگ لە هەرێک لە ئەو بوارانە دروستکرا. بۆ پاراستنی کەلتور بە نیشتیمانەوە قوتابخانەی هونەری هاوکار فیستیڤاڵی دووڕۆژەی کەلتوری لە هەڵەبجە ساز کرد. ئێمە نازانین مەگەر فەجرێکی بریندار لوتف بکات. لە پێناو تۆخکردنەوەی کایی ئەدەب و هونەر بۆ خزمەتکردن بە ژیانی کوردەواری، قوتابخانەی هونەری هاوکار فیستیڤاڵێکی دووڕۆژەی کردامێزی کۆکردنەوەی سێ بواری فەرهەنگی، شیعر، فیلم، فۆتۆ. زنجیرە چالانجیەکانی ئەم هەفتەیەمان ئەلبەتە سەرەتا بە پێشەنگایکی شۆکاری دەست پێەکە لە فولکەی پیرانی هەڵەبجە کە بریتە لە کۆمەڵی فۆتۆی فۆتۆگرافی و لە هۆڵی مۆنومنتی هەڵەبجە ئێوارە کۆڕێکی شعریە بۆ سێ شاعیر و هەروە ئێوارەی دووەم 6 کوردە فیلم نمایش شەکرێت لە هەمان هۆڵ. بەشێکی سەرەکی دووڕۆژەی کەلتور پێشانگایەکی فۆتۆگرافی بوو بۆ فۆتۆگرافەر نازم مانیا. من لە دووڕۆژەی کەلتوردا پێشەنگایەکی تایبەت
بۆ ئامادەکرا کە بەدەر لە هەموو پێشەنگەکانی ترکە لە ناو هۆڵاکرا من هێنامە ناو دڵی بینەرەوە بەڕاستی بەبێ جیاوازی چاوەکان دەمەوێت لێرەوە هەموو چاوەکان گۆشەنیگای خۆیان هەبێ بۆ تابلۆکانم تابلۆکانی من گزارش لە کولتور و ڕەسەنایەتی کوردەکەن زیاتر کارم لەگەڵ سروشتا کردووە و کورد کە لەگەڵ سروشتا چۆنەژی چالاکیەکانی دوو ڕۆژەی کەلتوریش پاش دابڕانێکی چەند ساڵی قوتابخانەی هونەری هاوکار دێت لە جەماوەر مەخلوقێکی عجیبتر بەدەم پەرژینێکی توکنەوە ئەیود من لە مەجلیسی لەمڕای شوکارەکان جیاوازە لە ساڵانی ڕابردوو بە تایبەتی هاوکار کە لە ساڵی 92 دروست بووە چالاکیەکانمان زیاتر لە فیستیڤاڵەکانەیە جاران مانگ نەبوو چالاکی و شانۆگەری و پێشەنگامان نەبێ بەڵام ئەوە هەیە ئێمە ئەمانوێ جارێکە لە ناو شاری هەڵەبجەوە دەست پێ بکەینەوە. هەر ژانرێکی هونەری لە دووتوی خۆیدا کۆمەڵێک دەلالات و مانا لە خۆ دەگرێت هەریەکە لە شیعر و فیلم و فۆتۆگرافیش هەڵگری مانای تایبەتی خۆیانن. سالم حەمەخانێ ناڕتی هەڵەبجا. تاعون لاسایی بارانە کاتەوە کاتێ ئاسمان بەشەکرێ شەڕ فەرشی سووری بۆ ڕاخرێ کاتێ گۆرانیەک. هۆڕیت هێنری یەکێکە لە زنجیرە کارتۆنیەکانی بریتانیا کە جەماوەرێکی زۆری لە نێو منداڵاندا دروست کردووە بەڵام فیلمی هۆڕیت هێنری باز لە ژیانی ئەکتەرەکانی زنجیرەکە دەکات لە کاتی پشوودا. تیۆ ستیڤنسن ئەکتەری سەرەکی فیلمەکە دەڵێت زۆر جار سەرخاڵی فێرکردنی ئەکتەرە گەنجەکانی ناو زنجیرەکە. ئەنجەلیکا هۆسنی ژنە ئەکتەریش دەڵێت سەرەڕای زۆری کات بەڵام ناتوانم کتێب بخوێنمەوە چونکە لە کەسایەتی ناو زنجیرەکە دوورم دەخاتەوە. هۆستن دەڵێت زۆر جار بۆ بەسەربردنی کاتەکانم بۆ پشودان لەگەڵ منداڵەکان یاری دەکەم. ریچارد ئیگرانیتیش دەڵێت ئایپادەکەم زۆر گرینگە چونکە دەتوانم سەیری فیلمی تێدا بکەم و زۆر جارش کتێبی تێدا دەخوێنمەوە. I've got to do tutoring to, I think it's 3 hours a day what you've got to do, 15 hours a week. So I've got to do that most of the time when I'm off, when I'm not needed. But they can only do it in half-hour slots. Otherwise, just go to a green room. نزیکەی مانگێک دوای ئاهەنگە ئەفسانەکان فیلمێک لەسەر چیرۆکی خۆشەویستی شازادە ویلیام و کەیت میدڵتۆن بەرهەم دەهێنرێت. فیلمەکە چەندیمەنێکی خەیاڵی لەگەڵ چەندیمەنێکی ڕاستەقینە تێکەڵ دەکات و ژیانی هەردوو خۆشەویستەکە لەژێر ناونیشانی ویلیام و کەیت چیرۆکی خۆشەویستی شاهانە نمایش دەکات. لیندا یەڵەن دەرهێنەری فیلمەکە داوای لە ئاژانسی ئاسۆشیتد پرێس کردووە کە تەنها ئاژانسی ڕێگەپێدراو بوو لە ئاهەنگەکەدا چەندیمەنێکی ئاهەنگەکەی پێ بدەن. لیندا لە ساڵی 1982 فیلمێکی لەسەر چیرۆکی خۆشەویستی شازادە چارلز و دایانا بەرهەم هێناوە کە ئەو کاتە جەماوەرێکی زۆری هەبووە. Major part of it, you know, in the film is this relationship, this friendship, you know, that William and her have. That's how it all begun. That they share this sense of humour. You guys are stay over there, okay? Leave it so we can see. I think the history is inside him, you know, from everything from growing up in the public eye, from the time, you know, the day he was born, he was brought out of the hospital, and you know. هەواڵ کولتورەکانمان پێشکەشکردن بەختەوەربن.